سڵاو بنەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ ڕۆژی شەممە سەرتاش سەردێڕی چەند هەوا بەردەوامی مانگرتنی کرێکارانی کوورەخانەکانی سارۆقامیشی بۆکان بەرزڕاگرتنی یادی حەمید حسێن نەژاد حەیدرانلو لە شاری سنە پەیوەستبوونی بەندکراوانی زیندانی سنە بە هەڵمەتی سێشەمەکانی نابۆ سێدارە کۆبوونەوەی کرێکارانی ئەرکان سالز لە دوورگەی لاوان و داخوازی 34 بەندکراوی سیاسی بۆ ئازادی دەستبەجێ محەممەد نەجەفی. درێژەی مانگرتنی کرێکارانی کوورەخانەکانی سارۆقامیشی بۆکان بە پێو ڕاپۆرتانەی بەدەستناوەندی هەواڵی کۆمەڵە گەیشتووە. کۆمەڵێک لە کرێکارانی کوورەخانەکانی سارۆقامیشی بۆکان بەهۆی کەمی داهات مانیان گرتووە. مانگرتنی کرێکارانی کوورەخانەکانی سارۆقامیش لە ڕێکەوتی نۆزدەی خاکەلەوەی ئەم ساڵۆ دەستی پێکردو و لە ئەنجامدا پاش 16 ڕۆژ بەشێک لە کرێکارانی و بەشە ڕێژەی حەقدەستەکانیان لەلایەن حکومەتە و خاوەنکارەکانەوە بەرزکرایەوە. بەڵام کرێکارانی قرمزدار هێشتا بەهۆی کەمبوونی ئەو بڕە حەقدەستەکە بۆیان دابین کراوە نەگەڕاونەتەوە سەرکارەکانیان. جێگای ئاماژەیە خاوەنکاران بە مەبەستی ناچارکردنی گەڕانەوەی کرێکارانی ناڕازی لە ڕێگەی گوشاری ئابوووریەوە بایەخ بە داخوازیەکانیان نادەن و تەنانەت هەڕەشەی دەرکردنیان لە ناڕازیان کردووە. بەرزڕاگرتنی یادی حەمید حسێن نەژاد حەیدرانلو لە شاری سنە ڕۆژی هەینی 5 گوڵانی 1404 هەتاوی کچێکی شۆڕژگێڕی خەڵکی شاری سنە بە چاندنی نەمام یادی حەمید حسێن نەژاد حەیدرانلو بەندکراوی سیاسی لە سێدارە دراوی بەرزڕاگرت و بەو شێوازە ئەو کردەوە جەنایەتکارانی کۆماری ئیسلامی محکوم کردو خوازیاری ڕاوەستانی سزای سێدارە لەلایەن دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی بوو. حەمید حسێن نەژاد حەیدرانلو بەندکراوی سیاسی ڕێکەوتی 24 خاکەلێوەی 1402 هەتاوی لەلایەن هێزەکانی داری اطلاعاتی ڕژێمەوە دەست بەسەر و پاشان لەلایەن لقی یەکی دادگای انقلابی شاری ورمێ بە تۆمەتی شۆڕشی چەکداری دژ بە ڕژێم و هاوکاری لەگەڵ یەکێک لە حیزبە کوردیەکان حکمی سێداری بەسەردا سەپێنرا و سەرنجام پاش زۆرتر لە 2 ساڵ دەست بەسەرکران سەرەڕای ناڕەزایەتی کۆمەڵگای جیهانی و ڕێکخراوەکانی مافی مرۆڤیش لە ڕێکەوتی 2 گوڵانی ئەم ساڵدا ئێدام کرا. پەیوەستبوونی بەندکراوانی زیندانی سنە بە هەڵمەتی سێشەمەکانی نابۆ سێدارە بە پێڕاپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ بەندکراوان لە زیندانی سنە ڕایانگەاند دژ بە لە سێدارەدانی بەندکراوان لە زیندانەکانی کۆماری ئیسلامی پەیوەست بە هەڵمەتی سێشەمەکانی نابۆ سێدارە دەبن. ناڕازیان ڕایانگەیاندووە ڕۆژی سێشەمەی ئەم هەفتەیە هاوکات لەگەڵ بەندکراوانی دیکەی ئەم هەڵمەتە مان لە خواردن دەگرن. هەروەها زیندانیانی بەندینخانەی بێهبەهان بە هەمان شێوە بەشداریان لەو هەڵمەتە کردووە و ڕۆژ بە ڕۆژ بەربڵاوتر دەبێتەوە. جێگای ئاماژەی ڕژێمی کۆماری ئیسلامی لە مانگی ڕابردوودا بە مەبەستی بێدەنگکردنی ناڕازیان و هەروەها چالاکانی مەدەنی و سیاسی ژمارەیەکی زۆر لە بەندکراوانی ئەعدام کردووە کە ئەمەش کارداونەوەی توندی کۆمەڵگای نێودەوڵەتی و ڕێکخراوەکانی مافی مرۆڤی بەدوای خۆیدا هێناوە. ڕێزگرتن لە یادی شەهریار محەممەدی لەلایەن بنەماڵەکەیەوە ڕۆژی هەینی 5 گوڵانی 1404 هەتاوی دایکی شەهریار محەممەدی لە ڕۆژی لە دایکبوونی و گیان بەخت کردووەدا یادی بەرزڕاگرت و پەیمانی لەگەڵ نوێ کردەوە. دایکە و گیان بەخت کردووە بە نووسینی ناوی ڕۆڵەکەی و هەروەها ناوی گیان بەخت کردوانی دیکەی شۆڕشی ژن ژیان ئازادی لە 31مین ڕۆژی لە دایکبوونی شەهریاردا یادی هەموو ڕێبوارانی ڕێگەی ئازادی بەرزڕاگرت و پەیمانی لەگەڵیان نوێ کردەوە تاگەیشتن باوەتەکانیان یادیان زیندوو ڕابگرێت. شەهریار محەممەدی ڕێکەوتی 27 خەزەڵوەری 1400 هەتاوی بە چەکی دۆشکا هێزەکانی کۆماری ئیسلامی دەستڕێژی گولەیان بەسەر ئۆتۆمبیلەکەیدا کرد و بە سەختی بریندار و پاش نیو سەعات بەهۆی سەختی برینەکانیەوە بەداخەوە گیانی بەخت کرد. سەپاندنی حکمی 1 ساڵ دوورخستنەوە بۆ پارێزگای هۆرمەزگان بەسەر هاوڵاتیەکی بەهایی خەڵکی شاری سنە. زەبیحوڵڵا ڕەئوفی هاوڵاتی بەهایی خەڵکی شاری سنە و تەمەن 70 ساڵ پاش تێپەڕاندنی ماوەی بەندکرانەکەی بۆ بەڕێوەچوونی حکمی 1 ساڵ دوورخستنەوە بۆ شارستانی میناب سەر بە پارێزگای هۆرمزگان ڕەوانەیە و شارە کرا. ناوبراو لەلایەن دادگای انقلابی شاری سنەوە بە تۆمەتی تەبلیغ دژ بە ڕژیم حکمی 1 ساڵ زیندان و هەروەها 1 ساڵ دوورخستنەوەی بۆ ئەو شارە بەسەردا سەپێنرا. ئەو هاوڵاتیە پاش 20 ڕۆژ لە کۆتایی هاتنی حکمی زیندانیەکەی ئەو بڕیاری بەسەردا جێبەجێکراوە و بەرەو شاری میناب بەڕێکرا.
کوشتنی کچێکی تەمەن 18 ساڵ لە شاری خۆی. ڕۆژی دووشەمە 1 گوڵانی 1404 هەتاوی ستارە موساپور تەمەن 18 ساڵ لە ناوچەی قوتوری شارستانی خۆی لەلایەن برای هاوسەرەکەیەوە بە بیانووی کێشەی خێزانی بەدەستڕێژی کولە کوژرا. بە پێڕاپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ناوبراو بۆ پاراستنی گیانی 3 ڕۆژ پێش لە کوژرانی پەنا بۆ ماڵی باوکی دەبات، بەڵام بنەماڵەکەی بە بیانووی پاراستنی ناموس ئەو کچیان بۆ ماڵی هاوسەرەکەی نردوێتەوە. بە پێو راپۆرتانە بکوژەکە پاش ڕۆژێک دەست بەسەرکران بە لێخۆشبوونی باوکی و کچە ئازاد کراوە. جێگای ئاماژەیە لە ماوەی 20 ڕۆژی ڕابردووشدا 22 کچ لە کوردستان و ئێران لەلایەن بنەماڵەکانیانەوە و هاوسەرەکانیان بە بیانووی پاراستنی ناموس کوژراون. کۆبوونەوەی کرێکارانی ئەرکان سالز لە دوورگەی لاوان ڕۆژی پێنجشەمە 4 گوڵانی 1404 هەتاوی کرێکارانی شرکەتی ئەرکان سالز لە دوورگەی لاوان دژ بە پێنەدانی حەقدەسە دواخراوەکانیان کۆبوونەوە و ناڕەزایەتیان دەربڕی. بەشداربوون لە کۆبوونەوەکەدا بە دەستەوەگرتنی پلاکارد و وتنەوەی دروشم دژ بە جیاکاری لە حەقدەستەکاندا ناڕەزایەتیان دەربڕیوە و خوازیاری زیادکردنی حەقدەست، پێدانی داخوازیە دواخراوەکان و لانانی جیاوازی، بەڕێوەچوونی یاسای 14 ڕۆژکار 14 ڕۆژ پشودان لەسەر کارلابردنی بەڕێوەبەرانی ناکارامە، پەرداختی ئیزافەکاری، دابینکردنی بیمەی دەرمانی و ئیمکاناتی ڕەفاهی، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵی ڕیزبەندی پیشەکان و کۆتایی هێنان بە دەستێوەردانەکانی دەوڵەت لە سندوقی خانشینی کرێکارانی سەنعەتی نەوت بوون. ناڕەزایەتی جوتیارانی دەشتی گەرمسار و ئاردان دژ بە پێنەدانی حەقاوە. ڕۆژی هەینی 5 گوڵانی 1404 هەتاوی کە شاوەرزانی دەشتی گەرمسار و ئاردان لە پارێزگای سمنان دژ بە پێنەدانی حەقاوە بەمبەستی ئاوی بەنداوی نمرود ناڕەزایەتیان دەربڕی. بەشداربووانی کۆبوونەوەکە ئاماژەیان بەوە کرد بەهۆی وشکبوونی زەوەیەکانیان زیانێکی زۆریان بەرکەوتووە و پێویستە بەرپرسانی ئەم کارە ساتە لەلایەن حکومەتەوە سزا بدرێن. لە بەردەوامی کۆبوونەوەکەدا ناڕازیان خوازیاری بەردانی ئاوی بەنداوی نمرود، پێدانی حەقاوە و هەروەها بایەقدانی ڕژێمی کۆماری ئیسلامی بە ژیان و مەعیشەتیان بوون. داخوازی 34 بەندکراوی سیاسی بۆ ئازادی دەستبەجێی محەممەد نەجەفی دوایین هەواڵ. بە پێڕاپۆرتەکان 34 زندانی سیاسی و عەقیدەت بە بڵاوکردنەوەی نامەیەک خوازیاری ئازادی دەستبەجێ و هەروەها دەرمانی محەممەد نەجەفی بەندکراوی سیاسی بوون. بەندکراوان لە نامەکەدا ئاماژەیان بەوە کردووە کە ئەو زندانیە نەک تەنیا لە دۆخێکی خراپی تەندروستیدایە، بەڵکو بەهۆی پاراستنی مافی کەسێکی دیکە حکومی ناڕەوای 11 ساڵ زندانی بەسەردا سەپێنراوە و ڕاگررتنی و بەندکراوە بە هەر مەبەستێک بە پێچەوانەی یاسایە. ناوبراو لە چەند دۆسەیەکدا سەرجەم زۆرتر لە 11 ساڵ زندانی بەسەردا سەپێنراوە و تەنانەت سەرڕای خراپی دۆخی تەندروستی لە مافی دەستڕاگەیشتنی بە دەرمان و پێدانی موڕەخەسی و دەرمانی بێبەش کراوە. بینارانی خۆشەویست گەشتی هەوڵەکانتان پێشکەش کرا کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.